بەشداری لە یەکەم فیلمی کوردیا کردووە لە باشووری کوردستانە. بە بەشداری ژمارەیەک لە نووسەر و ڕۆشنبیرانی هەڵەبجە دیداری خورشیدە بابان لەژێر ناونیشانی خورشیدە بابان ڕووناکیەک لە تاریکیدا بەڕێوە چوو. نووسەرانی شارەکەش تێڕوانینی خۆیان دەربارەیەوە ئافرەتە دەخەنە ڕوو کە لە سەردەمەکەی خۆیدا وەک ئافرەتێک لە ڕووی سیاسیەوە ڕۆڵیە بووە و لە ڕێگەی شیعرەکانیەوە پەنجەی لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی داناوە. کەسایەتیەکی دڵسۆز و داما و ئاوارە و دەربەدەر و تێکۆشەر و دیشتمانپەروەر و شاعیرێک و وا ڕەهەند بوو نەکرد لە بواری شاعیرە بەڵکو لە بواری چیرۆکی نووسیوە لە بواری کەلەپور و فۆلکلۆرە کاری کردووە لە بواری چیرۆک و فۆلکلۆر و حتا ئەکتەریش بووە لە یەکەم فیلمی کوردیە کە ئاماژەمان پێ ڕۆڵی بینیوە. دیدارەکە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە بە ئامانگی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە سازی کردبوو. کتێبی دیاری و یادگاری کە لە ژیان و کۆی بەرەمەکانی خورشیدە پێگاتووە بڵاو کرایەوە بۆ زیاتر پاراستن و ئاشنابوونی نەوەی نوێ بە شاکار و نامادەبیەکانی. تێکۆشەری شۆڕژگەر بوو کەسێک بوو دەنگی لە ناو زنجیرەی ئەدەبی کوردیا دیارە لە ڕووی کۆمەڵایەتی و ئافرەتێک بوو ئازادە زۆر ئازاد بوو ینی ئافرەتێکی داخراو نەبوو بەڵکو شاعیرەکانی هەڵەبجە یان ڕۆشنبیرەکانی هەڵەبجە شانۆکارەکانی هەڵەبجە زۆر ئاسایی لەگەڵیان هاتوچیانە کرد و سەردانیانە کرد و پێکەوە ئەژیان. ئەومان بۆ دەرەکەوێ شاعیر لە چەند بوارێکە توانیوێتی جێسەلیقەی خۆی نیشان با وەک لە بواری سروشت و جوانەکانی سروشتی کوردستان دوو ژنان و خەباتی ڕەوای ژنان سێهمینن لە بواری ئەدەبیاتی مناڵان و پەروەردەیی مناڵ چوارەمینن ئێمە دەتوانین قسە لەسەر مەسایلی نەتەوایەتی و ڕزگاری نیشتیمانی لای خورشیدە بابان زۆر بەڕوونی بکەین و ئەم شاعرە لە هەموو بوارەکانە سەلیقەیەکی جوان و جێپەنجەیەکی جوانی شیعری هەبووە. خورشیدە بابانێکێک بووە لە ئافرەتە دیارەکانی کۆمەڵگەی کوردی و هەموو کات خەبات و تێکۆشانی کردو بۆ ئەوەی گەلەکەی ڕۆشنبیر بکات و لە نامەتەکان ڕزگاری بکات. خورشیدە بابان لە سەردەمی خۆیدا ئافرەتێکی ڕچەشکێن بووە و شاعیرێک بووە هەمیشە هۆندراوەکانی سادە و پارە و باسی گرفتە کۆمەڵایەتیەکانی کردووە و لە ساڵی 1999 کۆچی دوایی کردووە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.